بینەرانی بەڕێزم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامەران خۆشحاڵین کە جارێکیکە لە هافایڤینێکی نوێ لە گەڵتان دەبین. هافایڤینی ئەم جارەمان لەگەڵ کۆنسوڵی گشتی هۆڵندا لە هەرێمی کوردستان دەبێت کە ئەویش زۆر بەڕێز یاکۆ بێرێنس کۆنسوڵی گشتی هۆڵندایە لە هەرێمی کوردستان. جەنابی کۆنسوڵ بانیتان باش، زۆر سپاس بۆ ئەم دیدارە لەگەڵ کوردستان 24. زۆر سپاس، زۆر بەخێربێن بۆ ئۆفیسەکەمان. ئەمە بەشێکی بچووکە لە هۆڵندای تۆ پێشووتر بینیوتە. دووبارە بەخێربێن. ڕاستە ئەوە گوڵەکانی هۆڵندا دەبینین تولپ. بەڵێ، لە ڕاستیدا ئەم گوڵانە ڕاستەقینەنین. ڕەنگە ببینینیان هەڵ خەڵەتێ چونکە زۆر ڕاستەقینە دەردەکەون. ئەمە شتێکە ئێمە لە هۆڵندا زۆر دەیکەین. زۆر ڕاستیانی جەنابی کۆنسۆڵ ئەوەش هە بڵێن کە ئێوە یەکەم وڵاتی جیهانن لە بەرهەمهێنانی گوڵکەواتە ئێوە وڵاتی گوڵن. بەڵێ، ئەمە ڕاستە. ئێمە ژمارەیەکی باشی پیشەسازی بەرهەمهێنانی گوڵمان هەیە. ئەمە بەشێکە لە کللتوری ئێمە. ئەگەر بە شەقامەکانی هۆڵندادا پیاسە بکەی، لە هەموو سوچێک دوکانێکی فرۆشتنی گوڵی سروشتی دەبینی کە زۆر لەمە زیاتر و چەندین زۆر بەرهەم دەهێنن. بڕوام وایە لە هۆڵنداش بە قۆناغێکی گۆڕانکاریدا تێدەپەڕین. تێیدا بە دوای بەردەوامی ئەم جۆرە سێکتەرانەدا دەگەڕین. ئێستا بە شێوەیەکی بەرچاو زیاتر سەرنجمان لەسەر هەناردەکردنی شارەزاییەکانمانە لەسەر چۆنیەتی بەرهەمهێنانی گوڵ و دامەزراندنی سێکتەرێکی وەک گوڵ. بەڵام بەڵێ، ئەمە سێکتەرێکی زۆر گەورەیە لە هۆڵندا. زۆر باشە، دەستخۆش. لەم دۆخەی کە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکەشی تێدەپەڕێت، پەیوەندەکانی هەرێمی کوردستان و هۆڵندا لە چه ئاستێکدایە؟ بەڵێ، پەیوەندی نێوان هەرێمی کوردستان لە عێراق و هۆڵندا زۆر بەهێز بۆ و هەر بەهێزیش دەمێنێتەوە. هۆکاری سەرەکیش بۆ ئەمە ئەوەیە ژمارەیەکی زۆر باشی خەڵکمان هەیە. هەڵگری ڕەگەزنامەی هەردوو وڵاتن. ڕەگەزنامەی عێراقیان هەیە چونکە لە عێراقدا دەژین، بەڵام لە ڕاستیدا کوردن. لەگەڵ ئەوەشدا هۆڵندین. بۆ پێی ڕەنگە ئێمە 5 بۆ 7,000 هەڵگری پاسپۆرتی هۆڵندیمان هەبێت. ئەمە ژمارەیەکی خەمڵێنراوە. زۆرێک لەو خەڵکە لەو خێزانانن لە کاتی ڕژێمی سەدام حوسێندا چەوسێنرابوونەوە و بەرەو هۆڵندا گەشتیان کردووە. بۆیە زۆرێک لەو خێزانانە وەک پەنابەر ڕویان کردووەتە هۆڵندا و وڵاتانی دیکەی ئەوروپا وەک سوید، بەریتانیا و ئەڵمانیا. ژمارەیەکی زۆری ئەو خەڵکانەش گەڕاونەتەوە، بەڵام ئێستا خاوەنی ڕاگەزنامەی هۆڵندین. دڵێکی هۆڵندی و زانیاری هۆڵندیان هەیە. هەندێک کاتیش چوونەتە قوتابخانە و زانکۆ هۆڵندیەکان. بۆیە لەم ڕۆوە پەیوەندی زۆر بەهێزمان هەیە. خەڵک پردی پەیوەندی سەرەکین لە نێوان هۆڵندا و هەرێمی کوردستاندا. کەواتە جەنابی کۆنسوڵ پێت وایە ئەو کوردانی کە لە هۆڵندا ژیاون توانیویانە تێکەڵاو ببن لەگەڵ کولتوری هۆڵندی و سوود لە پێشکەوتنەکانی هۆڵنداش ببینن؟ بەڵێ، جوانە کە تۆ پرسیارت لەم بارەیەوە کرد، چونکە شتێک هەیە تەواو دانسقەیە دەربارەی ئەم گروپە. بەر لە هەموو شتێک بڕوام وایە بە بەراورد لەگەڵ وڵاتانی دیکەی ناوچەکەدا زۆر بەهای هاوبەش هەن لە نێوان خەڵکی هۆڵندا و کوردستان کە هەردوو گەل بەلایەنەوە گرنگن. ئەمە یەکێکە لە هۆکارەکان. لەگەڵ ئەوەشدا ئەو خەڵکەی لە نێوان هەشتاکان و نۆهۆدەکاندا لە هەرێمی کوردستانەوە بەرەو هۆڵندا کۆچیان کرد. خەڵکانێک بوون بەهۆی سەرکوتکاریەکانی سەدام حوسێن بە دوای پەنابەرێتیدا دەگەڕان. زۆربەی ئەو کەسانە خەڵکی بیرمەند و بازرگان و چالاکوانی سیاسی بوون. بەهۆی ئەم هۆکارانەشەوە بوو کە دەبوایە کۆچ بکەن. ئەمەش مانای ئەوەیە ئەوانە کۆمەڵێک کەس بوون زۆر حەزیان دەکرد داهاتووی خۆیان بنیاد بنێن. بۆیە منداڵەکانیان چوونە زانکۆ و سوودیان لە سیستەمی پەروەردەیی هۆڵندی بینی. ئەنجامی زۆر باشیشیان هەبوو. زۆر جوانە کە دەبینی بەشێک لەو خەڵکە گەڕاونەتەوە. ئێستا لە کوردستانیش کاری زۆر باش دەکەن. چونکە ئەگەر سەیری ئەو ژمارە خەڵکەی هۆڵندی کوردی یاخود کوردی هۆڵندی بکەین لە حکوومەت و بازرگانیدا کار دەکەن و پۆستی زۆر کاریگەریان هەیە، ژمارەیەکی باشە. بۆیە دووبارە ئەنجامێکی زۆر باشیان هەبووە لە سوودەکانی سیستەمی هۆڵندی.
that are in government, that are in business here, and that have very influential positions. That's quite a few. So they again did very well with some of the advantages they had from the Dutch system. زۆر باشە دەست خۆش باش کەواتە با بزانین ئەنی پرسیارەمەیە بۆ بەرهێنانی هۆڵندی لە هەرێمی کوردستان لە چه ئاستێک و لە چ بوارێکدایە؟ For us, بۆ ئێمە لە ڕابردوو لە ماوەی داهاتووشدا و بەرهێنانمان لە کەرتی کوشت و کاڵدا وەک گرنگترین سێکتەر دەمێنێتەوە. ئەو سێکتەرەی ئێمە سەرنجمان لەسرە زیاتر کشت و کاڵە پاشخانێکت دەدەمێ بۆچی بەم شێوەیەیە بەر لە هەموو شتێک کشت و کاڵ خۆی سێکتەری کاری لە پێشینەی حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە ئەمە لەگەڵ پلانی ئەم حکوومەتە دەگونجێت بۆ هەمە چەشنکردنی ئابووری و بەردەوامی دابینکردنی خۆراک بۆ دانیشتوانەکەی ئەمە یەکەم و گرنگترین هۆکارە چونکە ئەگەر کاری لە پێشینەی ئەم حکوومەتە بێت مانای زیاتر دەدات بە ئێمە بۆ ئەوەی لەسەر ئەم بابەتانە کاریان لەگەڵدا بکەین. دووەم توانای زۆر گەورە هەیە ئەگەر سەیری ئەم هەرێمە بکەی خاکی بەپیتی زۆرە دەستی کاری زۆر هەیە خەڵکێکی زۆر هەیە دەیانەوێت کاریان دەست بکەوێت کشت و کاڵی سێکتەرێکی پڕ لە هەلیکارە بۆیە ئەمە هۆکارێکی دیکەیە دوایینیان کە بە بڕوای من زۆر گرینگە ئێمە شارەزایی و زانیاریمان هەیە دەمانەوێت هەناردەی بکەین دەمانەوێت سوود لەو هەموو ئەزمونە ببینین لە چەندەی ڕابردوودا لەو سێکتەرە بەدەستمان هێناوە لە هەمان کاتدا هەمیشە بەو هۆیەوە نییە چونکە دەمانەوێت کەسانی دیکە سوود لێ ببینن بەڵکو چونکە بازرگانیەکی باشیشە بۆ ئێمە هەناردەکردنی شارەزایی و زانیاریەکانمان بازرگانیەکی باشە بۆیە ئەمانە هەندێک لەو هۆکارانن کشت و کاڵ لە سەروی ئەجێنداکەمانە و لەگەڵ حکوومەتی ئێرە کاری لەسەر دەکەین. زۆر باشە جەنابی کۆنسڵ ئەو هەنگاوانەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ حکوومەتی فێدراڵی پێ دوایە دەبێت چۆن بن یا ئەو هەنگاوانە تا چەند سەرکەوتوو بوون؟ It's a difficult question. First of all, because these issues are foremost, of course, up to ئەمە پرسیارێکی سەختە بەر لە هەموو شتێک چونکە ئەم کێشانە بێگومان پەیوەستە بە حیزب و دامەزراوە سیاسیەکانی ئێرە بەڵام سەرەڕای ئەمە بێگومان ئێمە وەکلایەنی دەرەکی و میوانی وڵاتەکەتان دەبینین گرژی زۆر هەیە لە پەیوەندیەکاندا بڕوامان وایە لە کۆتاییدا ئەوەی گرنگە لەم دۆخەدا پێویستە لە کۆتاییدا بگەنە سازان ئەو سیستەمەی ئێوە تێدانا وڵاتێکی فیدراڵە لەگەڵ هەرێمێکی ئۆتۆنۆمی ئەمە مانای ئەوەیە پێویستە دابشکاریەک هەبێت بۆ ئەوە لە نێوان ئەم سیستەمەدا دەتوانن چی بکەن بۆ ئەوەی هەردوو لا ڕۆڵی خۆتان بەجێ بگێنن ئەمە چۆن کاری لەسەر دەکرێت بەڕاستی دەگەڕێتەوە سەر سەرکردایەتی ئێرە داواکاری من ئەوەیە هەموو لایەنە سیاسی و سەرکردایەتیەکان لە بەرژەوەندی خەڵکدا ئەو کارە بکەن پێویستە بەرژەوەندی خەڵکی کوردستان و عێراق لە سەروی هەموو شتێکەوە بێت کاتێک سەرکردە سیاسیەکان بڕیار لەبارەی هەر شتێک دەردەکەن وەک بودجە نەوت ئاو بابەتە گرنگەکان چونکە لە کۆتاییدا پێویستە سوود بە کورد و عێراقیەکان بگەێنێت. It should benefit the Iraqi and Kurdish population. زۆر باشە دەست خۆشە جەنابی کۆنسڵ ئێمە وەکو هۆڵەندا ینی تێڕوانینتان بۆ کێشەکان چییە پێتان وانەیە دەبێ ئەو کێشانە بە پێی دەستور چارەسەر بکرێت؟ بڵێ وەکو گوتم بێگومان دەستور بەشێکی گرنگی ئەم پرسەیە چونکە ئەگەر بە دوای سازاندا بگەڕێی بێگومان پێویستە لە دەستوردا ڕێنمایی هەبێت سەرڕای ئەمە بڕوام وایە گرنگە ئەمە لە بەرچاو بگرین عێراق وڵاتێکی تازە دیموکراسیە هەنگاو بە هەنگاو بەرەو ڕۆڵێک گەشە دەکات ئەمەش ڕێگەیەکی پڕ لە بربەستە بازدان لەو مێژوەی هەتان بووە بۆ وڵاتێکی تەواو دیموکراسی کارێکی ئاسان نابێت ئەمە پێویستی بە هەوڵ و هەندێک بڕیاری ئازار بەخشیش هەیە وەک گوتم پێویستی بە سازان هەیە بۆ ئەوەی دڵنیابیتەوە بگەیە ئاستی داهاتوو. باش جەنابی کۆنسڵ ینی پرسی موچە تا ڕادەیەک چارەسەر کراون ینی بڕای ئێوە پێویست ناکات کە حکوومەتی فێدراڵی ئەمە بکاتە بەشێک لە کێشەکان ینی پێت وایە کە دەبێ موچە بخرێتە دەرەوەی کێشەکان؟
Again, the exact way you fill out these issues between Baghdad. دووبارە بۆ من نییە بڕیار لەسەر شێوازی تەواوەتی بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان بەغدا و هەولێر بدەم. ئەوەی من بیری لێ دەکەمەوە ئەگەر سەیری کێشەی موچە بکەی بێگومان ڕاستەوخۆ کاریگەری لەسەر خەڵک دەبێت. ئەگەر خەڵک داهاتێکی نەبێت خێزانەکان خواردنیان لەسەر سفرەکانیان نەبێت کەواتە ئەوە کێشەیەکە بە زوویی پێویستی بە چارەسەر هەیە. بڕوام وایە نابێت ئەو خەڵکە قوربانی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بن. دووبارە وەک ئەوەی لە سەرەتاوە گوتم هەر چارەسەرێک دەگیرێتە بەر من بڕوام وایە پێویستە سەرکردایەتی سیاسی تەواو وریابن کاریگەری بڕیارەکانیان لەسەر خەڵکی چۆن دەبێت. خاڵێکی دیکە من دەمەوێت ئاماژەی پێ بدەم ئەگەر سەیری ژمارەی ئەو خەڵکە بکەی پشت بە وەرگرتنی موچە دەبەستن بێگومان دۆخێکی باش نابێت بۆ داهاتوو. مەبەستم ئەوەیە بەگشتی لە عێراقدا بەشێکی زۆری دانیشتوان پشت بە حکوومەت دەبەستن بۆ وەرگرتنی موچەکانیان. بۆیە بەگەڕانەوە بۆ سەر ئەو شتانەی گرنگ و بۆم هەرێمە هەمە چەشنکردنی ئابووری و وەبەرهێنان لە سێکتەری تایبەت بەشێکن لە چارەسەرکردنی کێشەکە چونکە ئەگەر خەڵکێکی زیاتر لە دەرەوەی حکوومەتدا کار بکەن داهات و موچەکانیان پەیوەست نییە بەم ناکۆکیانەی نێوان حکوومەتەکان. ئێمە زۆر حەز دەکەین لەگەڵ دەسەڵات لێرە کار بکەین. ڕزگارمان بێت لەو ژمارە زۆرەی خەڵک کە کار دەکەن بۆ حکوومەت بۆ ئەوەی دابەشیان بکەین بەسەر ڕێگاکانی دیکەی کار و پەیداکردنی داهات. Diverting them in other ways of job and therefore income generation. دەستخۆش زۆر باشە بە بینە سەر کێشەیەکی تر مەسەلەیەکی تر ئەویش مەسەلەی هەڵبژاردنە لە هەرێمی کوردستان بۆ پەرلەمان. ئێوەش وەکو هۆڵەندا داوای هەڵبژاردنێکی ئازاد و پاک و بێگەر دەکەن. بۆچی؟ Yeah, we do. We think new elections in this region are long overdue. It has been postponed for a number of times for several بەڵێ بڕوامان وایە ئەنجامدانی هەڵبژاردنێکی نوێ لەم هەرێمە کاتێکی زۆری بەسەر چووە و بەهۆی چەندین هۆکارەوە چەندین جار دواخراوە. بە دڵنیاییەوە ڕاست دەکەی پێویستە هەڵبژاردن شەفاف بێت و گشتگیر بێت. چەندین پارامیتەر هەن دەبێت ئاگداری بی کاتێک هەڵبژاردن ئەنجام دەدەیت. بەڵام تەنیا پشت بەستن بەو ڕاستیە کە پێویستە هەڵبژاردن بەڕێوە بچێت بەشێکی زۆر گرنگی پرسەکەیە چونکە ئەوەی لە ماوەی ساڵ و نیوێک بۆ 2 ساڵی ڕابردوو بینیومانە ئەو ژینگەی هەرێمی کوردستان تێیدایە و وڵاتان و هێزە سیاسیەکان کە لە دەوروبەرتانە هەروەها پشت بەو ڕاستیەی خولی نوێی پەرلەمان و حکوومەتی نوێتان نییە کاریگەری لەسەر ئێوە هەیە بەهۆی ئەوەی هەڵبژاردنتان نەکردووە کە تێیدا دەتوانن خولی نوێی پەرلەمان و حکوومەتی نوێ پێک بهێنن ئەمە یارمەتی دۆخە سەختەکەی کورد نادات لەوەی هەرێمێکی ئۆتۆنۆمی هەبێت چونکە هێزەکانی دیکە سوود لەوە وەردەگرن کە ئێوە سیستەمێکی دیموکراسی تەواو نین بۆیە گرنگە ئەم هەڵبژاردنە بەڕێوە بچێت. Other forces will make use of the fact that you are actually now not a full-fledged democratic system. And therefore I think it is very important that these elections will be held. کەواتە جەنابی کۆنسڵ بەڕایەوە زۆر گرنگە هەموو لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بەشداری لە هەڵبژاردن بکەن. Yes, like I said, of course, elections should be transparent, they should be inclusive. بەڵێ هەروەک گوتم دەبێت هەڵبژاردن شەفاف و گشتگیر بێت هەروەها هەر حزبێک بیەوێت خۆی تۆمار بکات و دەنگدەری هەبێت دەبێت بتوانێت بەشداری بکات. بەڵام ئەم بە 6 سازشی دەوێت هەروەک گوتم هەندێک جار ئامانجە گەورەکە گرنگترە لە هەموو ئەوانەی دەتەوێت بۆ خۆت هەبێت. بۆیە ناڵێن پرسێکی ڕاستەقینە لەلایەن چەند حزبێکەوە نییە لەبارەی ئەوەی چۆن و کەی بەشداری بکەن. بە دڵنیاییەوە پشتگیری لەوە دەکەین هەر حزبێکی سیاسی کە بتوانێت خۆی تۆمار بکات بەشداری لە هەڵبژاردندا بکات. بەڵام بڕوام وایە پێویستە حزبەکان بتوانن ئەو سازشە بکەن. هەندێک جار شتێک بەدەست دەهێنیت و هەندێک جار پێویستە شتێک ببەخشی هەندێک جاریش دەبێت لە ناوەڕاستی یەکدی بدۆزنەوە تا بتوانن ئەو بڕیارە بدەن کە بۆ بەرژەوەندی گشتی پێویستە و ئەویش هەڵبژاردنە. زۆر پێویستە هەڵبژاردن بەڕێوە بچێت. And that would be elections. We really need elections. زۆر باشە. هەر سەبارەت بە هەڵبژاردن جەنابی کۆنسڵ دادگای فێدراڵی کورسی پێکاتەکانی لە هەرێمی کوردستان هەڵوەشاندەوە ڕایەوە لەسەر ئەمە چییە؟ Well,
In the Kurdistan region, minorities have always been taken very good care of. لە هەرێمی کوردستان پێکهاتەکان هەمیشە بەباشی گرنگیان پێدراوە بە تایبەت لەم دوایانە کە گرنگ بووە پێکهاتەکانیش قسەی خۆیان هەبێت و لە هەڵبژاردن شوێنی خۆیان بدۆزنەوە بڕوام وایە گرنگە بۆ هەر دیموکراسیەتێک کە هەڵبژاردن هەبێت و تێوگەی ئەگەر خەڵک دەنگ بدەن لە دیموکراسیەتدا گەورەترین حزب مافی قسەکردنی هەیە چونکە براوە بووە و دەست پێشخەر دەبێت بەڵام بەرپرسیارەتی حزبە گەورەکانە هەمیشە لە هەزریان بێت پێکهاتە هەن و پێویستیشیان بە چیە تا بەشێک بن لە سیستەمەکە بە شێوەیەکی دیکە بڵێم پشت بە و ڕاستیەی تۆ زۆرینەی واتای ئەوە نییە پێکهاتە گرنگی نەماوە گرنگە بەڵام دەکرێت ڕێگەی جیاواز هەبێت تا بەرژەوەندی پێکهاتەکان بپارێزرێت. It is important, but there can be different ways, of course, to safeguard the interest of minorities. سۆر باشە جەنابی کۆنسڵکەواتە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پاراستنی پێکهاتەکان چۆن دەنرخێنن؟ Well, like I said, it has been part of the system as it was. هەروەک گوتم ئەمە هاوشێوەی پێشتر بەشێک بووە لە سیستەمەکە و بە دڵنیاییەوە تێدەگەم ئێستا کێشەکە چییە پشت بەستن بەو ڕاستیەی کورسی پێکهاتەکان لە دوایین بڕیاردا هەڵوەشێنرایەوە دووبارە بڕوام وایە گرنگە سەیری ئەوە بکەین بۆ حزبەکان چی پێویستە تا لەو هەڵبژاردنە کاریگەریان هەبێت ئەمە هەمیشە مانای ئەوە نادات وەک پێشتر هاوشێوەی سیستەمەکە بێت دەکرێت بە شێوەیەکی جیاواز بێت بەڵام گرنگترین بەش ئەوەیە پێکهاتەکان لەبیر نەکەین و وا بیر نەکەینەوە لە دیموکراسیەت هەمیشە زۆری نەدەتوانێت بڵێت چ شتێک پێویستە بەڵکو پەیوەندی بە پێکهاتەکانیشەوە هەیە. زۆر باشە جەنابی کۆنسڵ دێنە سەر بابەتێکی تر دەستخۆش بابزانم تێڕوانینی شانشینی هۆڵەندا بۆ کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە بە دیاریکراویش لەم کاتەدا؟ Well, it's very clear that we have come from a period in which the tensions were rising to a very, very serious level. Last week, I think, was quite dangerous. بەڵێ زۆر ڕوونە ماوەیەکمان تێپەڕان تێیدا گرژیەکان بۆ ئاستێکی زۆر جددی بەرز دەبوونەوە. هەفتەی ڕابردوو زۆر مەترسیدار بوو بۆ مانایی دەکرا خاڵێکی وەرچەرخان هەبوایە تێیدا هێزەکانی ناوچەکە چیتر کۆنتترۆلیان لەسەر ئەوە نەمابە کێ بەرامبەر کێ شەڕ دەکات چونکە چەندین وڵات و لایەن و تەوژمی سیاسی هەن لە دژی یەکدی شەڕ دەکەن ئەوەی ئێمە وەک هۆڵندا دەیڵێن و وەزیرەکەمان هەمیشە داوای کەمکردنەوەی گرژیەکانی کردووە واتە هەردوو لایەن پێویستە ئاگادار بن هەنگاوی داهاتویان ئەگەری هەیە چی بە دوای خۆیدا بهێنێت و وەڵامی لایەنەکەی دیکە چۆن دەبێت لێرە لە هەرێمی کوردستان کاریگەری گریژی و کردەوە سەربازیەکانمان بینیوە لە ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە چەندین هێرشی درۆنی ئەنجام دراون و هەروەها هێرشەکەی سەرخێزانی پێشڕە و دزەییمان بینی ئەمانە کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان هەیە جگە لەمەش هەرێمی کوردستان بەشێک نییە لەو ململانەیە بۆیە پێشهاتەکان جێگەی نیگەرانیە و هیواخوازین لە داهاتوودا لایەنەکان بە ڕاشکاوانە بڕیاری ئەوە بدەن گرژیەکان بۆ ئاستێکی نزمتر کەم بکەنەوە. Clearly make the decisions to de-escalate and bring tension back to a lower level. زۆر باشە دەستخۆش جەنابی کۆنسڵیانی کەواتە بەڕای ئێوە تێکدانی سەقامگیری ناوچەکە مەبەستن ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە خزمەتی هیچ لایەنێکدا نابێت. No, I think that is very clear. نەخێر بڕوام وایە ئەمە زۆر ڕوونە بڕوام وایە لایەنە گەورەکانی ناوچەکە ئاگاداری ئەوەن ئاگاداری ئەو ڕاستیەن لە بەرژەوەندی کەسدا نییە ئەو خاڵە تێپەڕێنن تێیدا کەس کۆنتترۆلی بەسەر هیچەوە نەماوە و هەموو لە دژی یەکدی شەڕ دەکەن چونکە هەموو لایەنەکان شکست دەهێنن کێشەکە ئەوەیە کەی هێزە سەربازیە گەورەکان هەنگاوێک دەگەڕێنەوە بۆ دواوە و ڕێگە بدەن ئەو گفتوگوۆیە بەسەر بەرژەوەندی نیشتیمانیان سەر بکەوێت. Let this argument prevail above their own national interest, for instance. زۆر باشە دەستخۆش جەنابی کۆنسڵ تێمە سەر بابەتێکی تر مادام گوڵی هۆڵندی ئەگەرچی ئەسڵیش نییە لە بینماندایە هۆڵندا یەکەم وڵاتی بەرهەمهێنانی گوڵە لە سەرتاسەری جیهان ئێستا لە کوردستانیش وەکو خۆشتان ئاماژەتان پێدا خاک و ئاو هەوایەکی باشی هەیە بۆ بەرهەمهێنانی گوڵ و دەست پێکراوە پرسیارەکە ئەمەیە
هۆڵەندا لەم بەرهەمهێنانەی گوڵ لە کوردستان ترسی هەیە یان دەتانەوێ بەشدار بن و جۆرێکیش لە بزنێسە لە نێوان هۆڵەندا و خەڵکی کوردستان؟ Yeah, no, to be honest, we are not so much afraid, but we would love to see the flower sector develop further here. And this is also part of some of the issues that we talked about in the beginning. بەڵێ ئەگەر ڕاشکاو بم زۆر ترسمان نییە. خۆشحاڵ دەبین لێرە کەرتی گوڵ بەرەو پێشەوە بچێت و ئەمە بەشێکە لەو بابەتانەی لە سەرەتا باسمان کرد. ئەویش بەرەو پێشەوە بردننی کەرتی کشت و کاڵە لێرە. جێگەی سەرنجە ئەگەر سەیری ئەو بڕە پارەیە بکەی کە هۆڵەندا لە کەرتی کشت و کاڵ و گوڵ و بیستان قازانج دەکات بڕەکەی زۆرە. وابزانم ساڵی ڕابردوو زیاتر لە 50 ملیار یۆرۆ بوو ئێمە لەو کەرتا بەدەستمان هێنا. بازرگانی نێوان هەرێمی کوردستان و هۆڵەندا بە خێرایی گەشە دەکات و بینیمان ژمارەکان بۆ عێراقیش لە ماوەی ڕابردوودا زیاد دەکەن. بەڵام ئاگاداری ئەوەین ئەگەر لێرە لەبەرەو پێشەوە بردننی کەرتێک یارمەتی دەربین و بە شێوەیەکیش بەردەوام بێت مەبەستم ئەوەیە بەڵێ زۆر خۆشە لێرە کەرتی بەرەمهێنانی گوڵ هەبێت بەڵام دەبێت کێشەی ئاویش لە خۆ بگرین و چۆن دەتوانین ئاو بۆ ئەو کەرت تەرخان بکەین. بۆ نمونە چەندین جۆری گوڵ هەن کە بە بەراورد بە ژینگەکانی دیکە زیاتر بۆ ئێرە دەگونجێن چونکە کەمتر پێویستیان بە ئاوە. دەبێت هەموو ئەمانە بە یەکدی گرێ بدرێت ئەگەر پلانێکی نوێ بۆ کەرتێک دابڕێژی چونکە دەرفەتە بە شێوازە دروستەکە ئەنجامی بدەیت. ئەگەر بتوانین بەشێکی بچووک بین لێ و لەو کارە یارمەتی ئێوە بدەین خۆشحاڵ دەبین ئەو کارە بکەین. All these things need to be incorporated if you build a new plan for a sector because it's actually the opportunity to do it in the right way. And if we can be a small part of that and assist you in that, assist this region in that, we would be happy to do so. دەستخۆش جەنابی کۆنسۆڵ پێم خۆشە دوا پرسیار ئەوە بپرسم ئێوە هەرێمی کوردستان چۆن دەبینن و ئایندەی هەرێمی کوردستان چۆن دەبینن؟ Like I said in the beginning, the most important part for us is that we have وەک لە سەرەتاوە گوتم گرنگترین بەش بۆ ئێمە ئەوەیە پەیوەندیەکی هاوبەش و پاشخانێکی هاوبەشمان هەیە بۆیە داهاتوویەکی هاوبەشیشمان هەیە بەهۆی خەڵکەوە ئەمە بە گرنگی دەمێنێتەوە. هاوشان لەگەڵ ئەمە چەند بەهایەکی هاوبەشیشمان هەیە بەبەستم ئەوەیە هەردووکمان لە سیستەمێکی دیموکراسیدا ڕیشەمان داکوتاوە. هەردوو حکومەتەکانمان چەند خاڵێکی گرنگ و دیاریکراویان هەیە دەربارەی ئازادی ڕاگەیاندن مافی مرۆڤ و ئەو بەهایانەی بەلامانەوە گرنگن. من وای دەبینم گرنگی ئێمە لە پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستاندا لە داهاتوودا بەردەوام دەبێت چونکە ئەگەر ئەم هەرێما بە سەقامگیری بمێنێتەوە واتە بۆ بەشەکانی دیکەی عێراق و تەواوی ناوچەکەش هۆکارێکی سەقامگیری هەیە. هیوادارم ئەمە کەمێک وەڵامی پرسیارەکەت بداتەوە. دەست خۆش بێ زۆر سپاس زۆر بەڕێز یاکۆ بێرنز کونسولی گشتی هۆڵەندا لە هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە لەگەڵ کوردستان 24 سوپاس بۆیەوە. You're very welcome. May I still add something? زۆر بەخێر بیت. دەتوانم شتێکی دیکە بۆ قسەکانم زیاد بکەم. دڵنیانیم دواتر بتوانن لە هەفتەیڤینەکەدا بەکاری بهێنن. بەڵام گرنگە بزانن ئەم یەکشەممەیە ڕۆژی نیشتیمانی ئێمەیە ڕۆژی پاشایە ڕۆژی لەدایکبوونی پاشاکەمانە. خەڵکێکی زۆر بۆ ئەم ڕێوڕەسمە دێن لەوێ هەندێک لەو بابەتانە دەبینی گفتوگۆمان دەربارەیان کرد. هەندێک وێنە و ڤیدیۆمان دەبێت دەربارەی کشت و کاڵ گوڵی هۆڵەندی و کللتوری هۆڵەندی. هیوادارم خەڵک و دەسەڵاتی کوردی سوودی لێ ببینن. زۆر چاکە پیرۆزە هەوڵەدەین ئێمەش بەشدار بینە گەر کاتمان هەبوو دەستە خۆش بێ زۆر سپاس. زۆر بەڕێز یاکۆ بێرنز وەکو گوتم کۆنسولی گشتی وڵاتی هۆڵەندا لە هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ ئەم دیدارە لەگەڵ کوردستان 24. زۆر سپاس. Thank you sir. Thank you. بینەرانی بەڕێز ئەم دیدارە و ئەم هافەیڤینەشمان لەگەڵ کۆنسولی گشتی هۆڵەندا لە هەولێر لێرە کۆتایی هات تا دیدارێکی تر و تا چاوپێکەوتنیەکی تر و هافەیڤینێکی تر شاد و بەختەوەربن.